ڕۆژەڵات کۆمپانیا دابەشکردنی نەوتی سەر قوتابخانەکانی سنووری پەروەردەی ڕۆژەڵات دانی بەو داناوە کە بە هەڵا لە بری نەوت بەنزینی ناردۆ بۆ قوتابخانە دیارە جگە لە قوتابخانەیە دوو تانکەری تر بەنزین ڕۆشتەوە بۆ دوو قوتابخانەی تر بەڵام بەر لەوەی کە ڕووداوەکە لە قوتابخانەی ئەم گوندە ڕوویداوە خێرا دوو تانکەرەکەی تریان ئاگادار کردو تا ڕووداوی هاوشێوە دووبارە نەبێتەوە. ئێستا هێزانمنیەکان لەگەڵ کەسوکاری قوتابیانی گوندەکە وتیان وەرەگرن ئەوەی ئەیبینن لە سەر شاشەکە کەسوکارێکی لە قوتابیەکانە چاوەڕێن دوای وتە لێوەرگرتنی زانیارەکان لە زاری خۆیەوە لە زاری خۆیەوە بگوازینەوە. دیارە بە وتەی بەرپرسانی پەروەردەی ڕۆژەڵات کۆمپانیای ناوبراو کە ئەرکی دابەشکردنی نەوتی سپێ بەسەر قوتابخانەکەدا ئەوەی بە بەرپرسانی پەروەردە وتووە کە ئەوان بە هەڵە لە بری نەوتی سپی بەنزینیان بردووە. لێکۆڵینەوە لە ڕووداوەکە دەستی پێکردووە. پەروەردەی سلێمانی باز داواکە کە لەسەر ڕاستپاردەی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی و وەزارەتی پەروەردە لیژنەیەک پێگەێنراوە بۆ لێکۆڵینەوە لەسەر چۆنێتی ڕووداوەکە و گرتنەبەری ڕێکاری ئیداری و یاسایی بەرامبەر بە کۆمپانیای ناوبراو. لە ڕووداوەکە وەکو پێشووتر لە گەشتی پێشودا باسمان کرد سێ کەس بریندار بوونەوە تا سوتاون، یەکێکیان کارگوزارە، یەکێکیان کارمەندی و کۆمپانیایەکە نەوتەکە دابەشەکە، یەکێکیشان یاریدەدەری بەڕێوەبەری قوتابخانەکەی. بەڕێوەبەری قوتابخانەکە بەکەێنێنی ڕاگەیان کە تەندروستی کارگوزار و یاریدەدەری بەڕێوەبەر جێگیرە، بەڵام ئەو کارمەندی کە لەگەڵ کۆمپانیاکە هاتووە تەندروستی ناجێگیرە. داوام لە قوتابخانەکە ڕاگیراوە، سەرجەم خوێندکارەکان جانتا و پێداویستیەکانی قوتابخانەیان لەناو پۆلەکان جێهێشتووە. ئێمە سەرجەم پۆلەکانی قوتابخانەکە گەڕین، هەندێکیان لە کاتی نانخواردنی شابووەتە لەفە و ئەو کەرەسە خۆراکانی کە پێیان بووە جیان هێشتووە و ڕۆشتوونەتەوە. ئێستا بەشە لە کەسوکاری قوتابیان هاتوونەتەوە نێو قوتابخانەکە و تادەن بۆ هێزانمنیەکان سکاڵایانێ لەسەر کۆمپانیای دابەشکردن. سڵاو دەبێ کەی بە ڕووداوەکەتان زانی؟ من پێنج خولەک دوای ڕووداوەکە لەبەری باوکی خوێندکارم دوو کچم هەیە لێرە، کچێکم لە پۆلیەکی دوی سەرەتایە، کچێکشم لە پۆلی چواری سەرەتایە. دوای حەدەسەکە گەشتمە تێرە. سەتان چی وەکو کەسوکاری قوتابیان لەسەر؟ وەڵای منەوە تا ئێستا جارێ خەریکی تۆمارکردنی سکاڵای یاسایی کورتیەگەرێمە لە ماوەی بە شێوەی ڕاستەخۆ کەینە لەگەڵ تا ئەمەوێ پەیامی کەسوکاری قوتابیان بزانم لەسەرم ڕووداوە لایەوە چۆنە. ئێمە ئەم ڕووداوە بەڕاستی ڕووداوێکی قوبوڵ نەکراوە، چکە بەنزین بار کراوە، کۆمپانیاکە خۆی دێتێرە ئەڵێ بەڵێ بەنزینمان نەقڵ کردو لە باتی نەوت و هەر بۆ ئەم مەکتەبەی ئێرێژ نەبووە، بۆ مەکتەبی قەرەتۆخان ڕۆژوو ئەلحەمدولیلا تەلەفۆن کرا نێڵا بگێتە مەکتەبەکە، بۆ ڕانیان ناردو ڕانیا قەڵازێ ئەوش لە ڕێگە گێڕاویانەتەوە، چکە ئەم حاڵەتە شتێکی نامەعقولە و ناقوبوڵ کراویشە، چکە بەنزینیان ناردووە لە باتی نەوت. ئەمە نییە تۆ بڵێ تێکەڵەیە، تێکەڵە نەبووە یا ئەوە نەبوو بڵێ نیوەی تەنکەرەکە نەوت بۆ دوای بەنزینی تێک نە، بزەبت 100% لە غەزانی بەنزین باکراوە. دۆخی دەرونی قوتابیان چۆن؟ دۆخی دەرونی نە قوتابیان حەزەکەم بگەڕن، دۆخی دەرونی ماڵی خوێندکارەکانیش جێگیر نییە، چکە من دوو خوێندکارم لێرەیە، هەیە پێنج خوێندکاری لێرە هەیە، هەمومان حاڵەتێکی دەرونی زۆر نەشازمانەیە. من کچەکەم تووشی شەکرەکەی چۆتە 370 دا نابەزێ. ئەمە بەهۆ کارەساتەکەەوە بچکە مناڵ حەزەکەم چن لە دووری پسپۆر پرسیاکەن ئەمە چەند جارێک شتومەتەوە شەکرە یا لە ترسە یا قەلەقیە یا خەفەتە. مناڵیش ترساوە شەکرەی دانابەزێ و ئەو حاڵەتە و حاڵەتی کەیش ڕوەدا دەگەر ئەبەلانی پەیوەنددان نێتە سەخت. هەڵوێستی کەسوکاری قوتابیان چێ بێ و بەرامبەر بە کۆمپانیا من وەکو خۆم قساکەم ناتوان بەناوی هەموو باوکە و دایکانی خوێندکارانە، من وەکو خۆم قبوڵی ناکەم ئەگەڵ ئەوە کاتە سەنگی حەکەم لە مەحکەمە حاکم بڕیارەیە. چکە ئەویست دەم بکە بەڕاستی ئەویست دەبکم کا بۆی قسە نەکەم، بەس قسەی خۆمەرەکەم ئەگەر نە قاچەکەم دانا قاچەکەی کشم دانابێ، بۆیە هەڕەشەی کرد، بۆیە خۆی سوور کرد. یەکی تەمان بنەڕەت ئەگەر دیمەنەکان ببینی لە لای هێزانەکە نەوتە سپێکاکە کەەوە خۆی هەم ئەم باسی کرد، هەم بەرپرسانی پەروەردەیش بەکەێنێ ناڕاگەیان کە کۆمپانیاکە دانی بۆ داناوە لە بری نەوتی سپی بەنزین هێناوە. جگە لەم قوتابخانەی بۆ دوو قوتابخانەی تریشی بردووە، بەڵام کە ڕووداوەکە لێرە گرگرتن و گڵپەگردن سەری کردووە نەیانێشتووە بەنزینەکە بەسەر دوو قوتابخانەکەی تردا دابش بکرێمە. دوای زانارەکان لەسەر ڕووداوەکە دێمە بەلای تۆگە زۆر باشە. زۆر سپاس ڕزگا لەگەڵمانە بمێنەرەوە. پەیامنێرانمان لە شارەکانی سلێمانی و هەڵەبجا بڕیار نامیق و هەروەها ئەبوبەکر حوسێنمان لەگەڵایە. سەرەتا ئەبوبەکر